شەوی ڕابردوو لە سلێمانی چی ڕوویدا؟ نهێنی بوردومانی درۆنەکان بۆ سەر سلێمانی و یەکێتی چییە؟ شەوی ڕابردوو دوو هێرشی درۆنی کرانە سەر سنووری سلێمانی بە جۆرێک درۆنێک لە ناوچەی تاسوجە کەوتە خوارەوە و درۆنی دووەم لە ناو فەرماندەیی یەکێتی لە هێزەکانی هەفتا خرایە خوارەوە. بە پێی زانیاریەکانی تیوار درۆنی دووەم لە نزیک بارەگەی کۆماندۆ هەواڵگری هێزەکانی هەفتا کەوتۆتە خوارەوە. بە پێی قسەی چەند سەرچاوەیە کە بۆ تیوار دوان ئەو درۆنەی ناو فەرماندەیی گشتی کردوتە ئامانج، درۆنێکی پێشکەوتوو بووە و پێدەچێت بە ئامانجی کوشتنی چەند کەسێک ئاراستەکرابێت. لەو شوێنەی درۆنەکە کەوتوتە خوارەوە بنکەیەکی ئەمریکیەکانیشی تێدایە. دەوترێت درۆنەکە زیانی گیانی نەبووە، بەڵام بەپێی ئاماژەکان وا پێدەچێت ئێران لە پشتەم هێرشە درۆنیانەوە بوو بێت، چونکە بە دەگمەن هێرشە درۆنیەکانی پێشوو سنووری سلێمانیان دەکردە ئامانج. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار کە بۆ تیوار دووە، ئێران وە کۆشداریەک بۆ یەکێتی ئەم هێرشە درۆنیانە دەکات. ئەوەش وەک پەیامێکی هۆشداری بووی، چونکە لە دوای شەڕی ئیسرائیلەوە ئێران پێی وایە دزەکردنی زانیاری هەواڵگریەکان بەشێکی لە ڕێگای هەرێمەوە دەکرێت. جالەوەی پێشتر یەکێتی هاوپەیمانی ئێران بووە، بەڵام لای ئێرانیەکانە ماوەیە هەست بە جۆرێک لە دوورکەوتنەوەی دەکرێت. زانیاریە سەربازیەکان ئاماژە بەوە دەکەن کە هێرشەکان لە ڕێگەی گروپە میلیشیەکانی عێراقەوە دەکرێت، واک چۆن پێشتریش هێرشکرایە سەر سنووری کەرکووک کاویش بە شوێن نفوز و دەسەڵاتی یەکێتی هەژمار دەکرێت.